وەرماوە دەربەندیخانە و ڕێگای هەفتانە گوێبیستی ڕووداوی هاتوچۆگیان لە دەستانی هاوڵاتیان دەبین. هۆکاری سەرەکی ڕووداوەکان دەگەڕێنەوە بۆ یەک سایدی ڕێگاکە و کەمی هێماکانی هاتوچۆ و خراپی و هەڵوەشانی بەشێکی زۆری ڕێگا و بوونی ئۆتۆمبیلی بار هەڵگر و هەروەها خێرایی شۆفێران. هەر ئەو هۆکارە سەرەکیانن کە شۆفێران ڕێگاکان بە ڕێگای مەرگ ناو دەبەن و داواکارن بە زووترین کات ئەو ڕێگا تەواو نەکراوانە تەواو بکرێت. کە لە سلێمانیوە تەمان هەتاوەکو بڵێم تا عەربەت باشە، تا قەرەگوەل باشە، لە قەرەگوەل کە داتەرازاییت بەرەو دەربەنیخان کە زەڕایانی ناحی زەڕایان تێ ئەپەڕێنی بەڕاستی ڕێگەیەکی زۆر ناخۆش و نالەبارە. ئەم ڕێگایە ئەنواع و ئەشکاڵ کارەساتی لێ ئەبێتەوە، هەتا ئۆتۆمبیل پێکادان دروست ئەبێ، وەرگەڕان دروست ئەبێ. مامەسا بە تایبەتی لەو کاتانەی کەوا لە کاتی مناسەبەتەکانە بەڕاستی لە کاتی بەهارانە لە کاتی مناسەبەتەکانە ئەم جادەیەکی مەرگە. هەتا تۆ حەزکەی ڕێگەیەکی ناخۆش و نالەبارە چ لە ڕێی هاتوچۆ چ لە هەموو ڕێگانەوە. من بەڕاستی چەند ساڵە لەم ڕێگا هاتوچۆکەم بۆ خەدی کەلار و خانەقین و شەرمەندێقەی بەڕاستی خواجنوب بۆ ئەلموهیم هەتا ئەنی ئەگە بڵین لە هەفتەیەکە ئەگەر سێکەرە حادثیانە بێت بێ منە لەوە حەزەیەرجیا بێ. دووری ڕێگای وەرماوە دەربەندیخان 35 کیلۆمەترەوە بەهۆی بوونی شاخ و بەرزایی لە لای ڕاستی ڕێگاکە و بوونی دۆڵ و شی و لە لای چەپی ڕێگاکە هۆکاری فراوان نەبوونی ڕێگاکەن. بەپێی بەدواداچوونەکانی پەیام ئەو پرۆژەیە نزیکەی لە 150 ڕێگای دووەم تەواو بووە و بە تەواوکردنی 150کەی تری پێویستی بە 11 ملیار دینارە. بڕیارماندا کە ئەم کەرەپستۆنانەی کە لێرەیە وەکو حاجزێک کە یەکێکە لە هۆکارەکان بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ واتە هۆکاری تریش هەیە، تەنها هەرە هۆکارە نییە، بە تایبەتی مەسەلەی پابەند نەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ و تیژڕەویەوە و زایدەن زۆر جار بارانە بارێ یەکساییدا ئەمانەش هەمی هۆکارن. بەڵام ئەوەی لە ئەوەی کە ئێمە بە پێویستمان زانی بێ یەکێک لەوانە هەوڵە دەین ئێمڕۆ دەستمان کردو بۆی کە بتوانین ئەو کەرپستۆنانە لابین و بیگوازینەوە بۆیە داواکاریشین هاوڵاتیان و شۆفێران هاوکارمان بن. ئەمە کارێکە جگەلەوەی کە کارێکی حکومیە هەم بە هەمان شێوەش کارێکە لە ڕووی ئینسانیەت و لە ڕووی دینیشەوە خێرێکی گەورەی. ڕەمەزان نامیق ئەندامی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیان پرۆژەکە 11 ملیار دیناری پێویستە، بەڵام حکومەت بۆی دابین ناکات. نزیکەی 2 مانگە بەدۆداچوون بۆ پرۆژی تاواکردنی زەڕایەن دەربەندیخان دەکەین کە پرۆژەیەکی قەرەباڵغ و استراتیژیە لە پارێزگای سلێمانی. ئەم پرۆژە لەلایەن کۆمپانیایەکی ئێرانیەوە لە ساڵی 2012 دەستی پێ کردووە هەتا ساڵی 2015 بەڵام بەهۆی قەیرانی دارایی پرۆژەکە وەستاوە. لە ئێستادا ئەم پرۆژێ لە 170 تەواو بووە، تەنها لە 130 ماوە. ئەم پرۆژەیەکی زۆر گرنگە. ئێمە لەگەڵ نوێنەری کۆمپانیاکەدا قسەمان کردووە، لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوانی سلێمانی هەماهەنگیمان هەبووە. فترێکی زۆرە لە کۆنتا بەپێی ئامارێکی نافەرمی لە ساڵی ڕابردوودا چڕ ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە و کوژرا و برینداری لێکەوتۆتەوە و بەپێی وتەی هاوڵاتیانیش تا ئێستا هەوڵی جدید نەدراوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زۆر.